لەبەرەوە بە دکتۆر ئالانەڵێم بۆ ئەو 200,000 مانی حەوت و هەژ بۆ من گەنجێکە هەوڵەیەم بۆ من بە زۆرە زانێ ئەی بۆ مامۆستای میلاکە بۆ مۆزەفە بۆ فەرمەمووی بە ئاژ وەرەگرێ بۆ لە هەموو چاوپێکەوتنیەکە باسی 200,000ەکەی ئێماکە یا ئایا 400,000 کەس بەوە ئەژی ئێمە خاوەنی ماڵ و مناڵین کاکە دڵنیایەوە لە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستانە لە وەزارەتی پەروەردایە لەو کەسانە کە بەرپرسن بەجددی ینی پێویستە ئاوڕێکی جیب بدێت لەم بابەتە ینی ئەوەی کە زرەرەکە هەرچینی فەقیرە بەڕاستی بۆ وان گرنگ نییە. ئاگادارین هەنێ بەرەبەراتی پەروەردە هەیە هەڕەشەی لە مامۆستاکان کردووە ینی ئێمەش چکم سابدرین ینی بەیەک ناو بەیەک ئیمزا ینی ئەتوانێت کۆمەڵێک مامۆستای زۆر لابە جا ڕێژەشمان زۆرە ینی زۆر بە ئاسانی جێگامان پڕە بێتەوە منم بە 400,000 ئەیکەم هەیە ئەڵێ من خۆبەخشیش ئەیکەم لەبەرەوەی ئەو نە لە ماڵەوە بووە ئەو نەماوەتەوانە هەیە 11-12 ساڵا خوێندنی تەواو کردووە نەچۆتە پرۆسەی بڵێن مامۆستایەتی و پەروەردەوانێ ئەنی وامان لێ هاتووە ئەو نە زۆری بۆریە بۆیە وامان لێ هاتووە تەلەبە و لای پۆلە بەڵام کە کاچار نەما تۆ یان ئەبێ بڕۆی بەلای کار و کەسابەت دێترۆ یان ئەبێ خۆپیشاندان کەی وێ مافی خۆوەرگری تۆ هەر کاتێ خۆپیشاندان نەکەی ئەموچەو نایەتێ بۆ ئەبێ بۆ سەرەتاییترین ماف پێش دامەزراندنیش کە موشەکەتە ئەبێ بۆ ئەوش خۆپیشاندان کەی بۆ ئەوەش ئەبێ بایکۆتی وڵەکانی خوێن کە اینجا دوای 3 مانگ مەعاشێک و باتێ بەڕاستی ژیان بەم جۆرە ناڕوە ئەگەر ئەوان چارەسەرێکی بنچینەییان نەبێت ڕەنگە مانگێکی تر بۆ منە مامۆستا ئاچێتەوە هۆڵەکانی خوێندن بەڵام ئەم شتە دووبارە ئەبێتەوە وڵی بەردەوامین هەتاکو جوابێکی سەڕیحمان ئەدرێتەوە و ئینشاءالله پشت بەخوا بەشکو بتوانن کە جوابێکی باشمان لەبەست لە زووترین کاتا بدەنەوە لەبەرەوەی کە بتوانین ئێمەش پرسیارەکانمان تەسلیم بکەین و بەدەم هانای قوتابیانمانەوە بڕۆین.